میهنیەتی دادگای باڵا دووبارە کەسپێنرایەوە دووبارە ئاشکرا کرا کە ئەم دادگایە لەم بڕیارە سیاسی کە بابە مطلقی قسە نەکەین لەم بڕیارەیشا بێلایەنی خۆی سەلماندووە لەژێر هیچ فشارێک و لەژێر هیچ با بڵێن زەخت و فشارێکا بڕیارێکی بە شێوەیەک نەدا لە تەرەفێک بێ بڕیارەکە زۆر میهەنی بووە و بێلایەنی خۆی پاراست لەگەڵەوە سێ مەبدەی ئەساسی بۆ پەرلەمان ئیزافە کرد بریتێ لەوەی کە پەرلەمان ئەتوانێت یاسا نەبێنێ بۆ سەرۆکۆمارکردن ناو دەستورە هاتۆ کە بێ یاساکان سەرۆکۆمار واژویان لەسەرکا پەرلەمان ئەو شەرعیەتەی وەرگرت کە ئێستا ئەتوانێت ئەگەر لە حاڵتێکا سەرۆکۆمار بوو عارقەلەکە وەک ئەم خولە بووەتە عارقەلە و پشتگیری لە ئەو لایەنانەیە کە فزیەکەن لە ڕێگەی ستانەکانیەوە لە یاسا هەموارکراوەکەی پەرلەمان بۆیە ئەتوانێت پەرلەمان لە حاڵەتی وا تەجاوزی سەرۆکۆمار بکات کە بەداخەوە سەرۆکی کۆمار وای لە خۆی کرد کە پەرلەمان تەجاوزی ئەو بکات خاڵی دووەمیان پەرلەمان سەلاحیەتێکی دیکەی بۆ ئیزافە بوو کە ئەتوانێت لە کۆبوونەوەی ئیستثنائیە بڕیارات با بڵێن قانون تەشریع بکات بۆیە ئەمە خۆی بۆ خۆی بابەتێکی تازەیە تا سابقەی وامان نەبووە خاڵی سێهەم پەرلەمان دەتوانێت یاسایەک تەشریعکە دوای ئەوەی نەتایجیش دەرچێت کە ئەم یاسایی ئەمڕۆ ئەم قەراری مەحکەمەی ئیتیحادی ئەم سێ ڕەهەندە تری ئیزافە کردبوو بۆ مەهامی پەرلەمان بەدا لە چەند ڕۆژی داهاتووە سوڵتەی قەزایی دەستەکا بە ئالیەتی دانانی عەمەلی حەد و فەرز و چاوەڕێیەکرێت لە دانانی عەمەلی حەد و فەرزان نەتایج بگۆڕێت چونکە تەنها نەتایج بریتی نییە لەوەی ناو سندوقەکە کە لە هەندێک شوێن وەکو لە هەرێمی کوردستان کە گومانمان نییە لە ناوەی ناوەرۆکی سندوقەکان وەکو دەستگا ئەلکترۆنیەکە لێ کردووە بەڵام فەقەرەیەک دانراوە لە ناو قانونەکە کە بریتیە لە تەطابقی بەسمە یعنی ئەو وەرەقەکە بە ناوی کێوەیە بزانین بە چ بەسمەیەک ئەو وەرەقە داناوە و بارکۆدەکان مطابقەکان لەوە عەمەلی تەزویرەکە کەشف بێت ڕۆژی شەمەوە دادوەرەکان کۆبوونەوەی خۆیانەکەن لەگەڵ مۆزەفینی کۆمیسیۆن بڕیار دراوە تەمەن ئەمڕۆ بڕیارەکەمان پێگەیشت کە کۆبوونەوەیەکی گشتیەکەن بۆ دانانی ئالیەتی عەمەلی حەد و فەرز کە لە زووترین کاتا بێت جێبەجێ بێت کە ئێستا دەستگای قەزایی وەکوتم تۆپ لە ساحەیەواندایە بۆیە بڕیارە کۆبوونەوەیەکەن ڕۆژی شەمەیە یەکشەمە و لە نزیکترین فرسەتا دەستەکەن بە جیاکردنەوەی دەنگەکان زۆر پێشنیاریان بۆ کراوە ئەمڕۆ بەیاننامەیەکی ئومەمی متحیدە یانگۆڤیچ دەرچووە کاڵێمە بە تەواوی مانا پشتگیریەکەین لە بڕیارەکانی مەحکەمەی ئیتیحادی و ئامادەین بۆ پێشکەشکردنی دامی تەقەنی بۆ ئەو بابەتە